بەناوی خوای بەخشندەی میهرەبان خۆشەویستانم زۆر ئاسوودە و خۆشحاڵم کە لە هەفتەیەکی نوێی بەرنامەی گفتوگۆی دەرەوە یاریگا لەگەڵ ئێوەی بەڕێز و خۆشەویستم هیوادارم تا دوا سەرنجی بەرنامەکە هاوڕێمان بن ئەزیزان دواهینی لە ساڵی 2023 بەڕێ ئەەکەین هەوڵ ئەدەین شەنوکەوێکی بەشێک لە ڕووداوەکانی ساڵی 2023 بکەین هاوکات ئەمڕۆ یانی ڕیال مەدرید گرێبەستی کارلۆ ئەنچلۆتی ڕاهێنەری تیپەکەی نوێ کردەوە کە هیچێک بوو لە بابەتەگریەکان هەوڵەدەین قسە لەسەر بابەتە بکەین بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا ساجد کەمال شترۆڤەکاری تۆپی مامۆستا زۆر بەخێر بی. زۆر سپاس کاگۆرانی خۆشەویست. خۆشحاڵم زۆر ئێمە خۆشحاڵترین. سپاس بۆ جەنابەت هاوکارمان و شترۆڤەکاری تایبەتی پەیامیش بڕیارتەها لە ستۆدیۆ لەگەڵمانە بێ بڕیار گیان تۆر زۆر بەخێر بی. سپاس بۆ تۆ کاگۆران سپاس بۆ کاک ساجد. سپاس بۆ ئێوە کاک ساجد پێش بچینە سەر بەشێک لە ڕووداوەکانی ساڵی 2023 ئەمەوێ پێم بڵێ نوێکردنەوەی گرێبەستی کارلۆ ئەنچلۆتی لەلایەن یانەی ڕیال مەدریدەوە کارێکی دروستە یان نا؟ کارێکی دروستە. بەڵێ هەرەوەندە تۆت کارێکی دروستە یان نابووێوە. سەرەتاوە گەمیشە کاگۆرانجان بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاو بۆ جەنابەت سڵاو بۆ کاک بڕیار سڵاو بۆ بینەرانی کەناڵی پەیام. هەڵبەتە بەڕێزت لە پێشێکێکا باست لێوە کرد کە ئێستا ئەمە لە دو ساتەکانی ساڵی 2023 و لە ڕووی کایی وەرزشەوە چەندین حەدەس و ڕووداوی زۆر گرنگی تێدا بوو و لە دو ساتەکان داتوانم بڵێم یەکێک لەو حەدەسە زۆر گرنگ و تایبەتانش ئەم بابەتەی کارلۆ ئەنچلۆتی بوو کە تا 2026 ئەم گرێبەستەی نوێ کردەوە کە بەڕاستی هەم بۆ خودی کارلۆ ئەنچلۆتی گرنگ بوو هەم بۆ یانی ڕیال مەدرید بۆ پێکهاتەی یانی ڕیال مەدریدی چونکە هەمومان دەزانین ماوەیەک لە میدیاکانەوە باس لەوە دەکرات کە ئەم ڕاهێنەرە دەستبەرداری ڕیال مەدرید دەبێت و دەچێت بۆ بەرازیل و لەگەڵ هەڵبژاردە کار دەکات ئەمە بە جۆرێک لە جۆرەکان یاریزانانی دابش دوو پیر و ڕایە خود یاریزانانی تووش و قەلەقیەک و دوودڵیە کردبووە هەم خودی کارلۆ ئەنچلۆتی خۆشی لە ئایندەی خۆی و چارەنووسی خۆی دڵنیا نەبوو کە ئایا ئەم ڕاهێنەرە ئەمێنێتەوە یاخود دەڕوات لەولاوە اتحادی بەرازیلی زۆر فشاریان لێ دەکرد زۆر حەزیان نەکرد کە ئەو دۆخێکی ئێستا هەڵبژاردەی بەرازیلی تایە بەڕاستی بە پیرێکی یعنی عاقڵی ئەزمونداری وەکو کارلۆ ئەنچلۆتی توانی ئەم دۆخێکی ئێستا لە هەڵبژاردەی بەرازیل هەیە ڕێک بێتەوە بەڵام ئەوە تا بینی ڕیال مەدرید بۆ پەڕیهێزیە وەک هەمیشە پێرێز یعنی لە کاتە زۆر هەستیار و حساسەکاندا وەکوواڵێ چەکەکەی خۆی و قولاپەکەی خۆی هەڵئەیات دوایین قولاپی خۆی هەڵا و جارێکی دیکە توانی کارلۆ ئەنچلۆتی بهێڵێتەوە هەم کارلۆ ئەنچلۆتی خۆی بۆ ینی ڕیال مەدرید گرنگە و هەم ڕیاڵیش لەم تۆقیتەدا بەڕاستی پێویستی بە کارلۆ ئەنچلۆتیە چکە ئێمە دەزانین لە سەرەتای وەرزەوە کارلۆ ئەنچلۆتی و ڕیال مەدرید بە دۆخێک کاتێپەڕن دۆخێکی باش نییە با ئەوەی کە ڕووکەشی تاوەکو ئێستا تیپەکە لە ڕووی ئامارەکان و لە ڕووی داتاکانەوە ئەتوانم بڵێم تا ئێستا عیوبەکانی دەرنەکەوتون بەڵام ڕیال مەدرید خۆی لە خۆیدا لەم وەرزەدا لە کێشەداکە گۆرانێمە لە چەندین دیگەیە باسمان لەمانە کردووە بەڵام ئەوەی کە تاوەکو تارمایەی وەکوواڵێ لەسەر یانی ڕیال مەدرید لابردۆ نێشتووە خودی کارلۆ ئەنچلۆتیە کە بە هەنگاوە حەکیمانەکانی بەو ئەزمونە باشەی کە هەیەی توانوێتی پەردەبۆشی ئەو عیوبانە بکە ئەو عیوبانەکە لە ڕیال مەدریددا من زۆر بەکوتی پێ دەڵێم کوالیتی یاریزانانی ڕیال مەدرید بەراورد بە وەرزەکانی دیکە لەم وەرزەدا کوالیتی یاریزانەکانی زۆر باش نین زۆری پێکانی یاریزانەکان کە بە کۆی گشتی میانگینی ئەم وەرزەی کارلۆ ئەنچلۆتی لە هەر یاریەکدا چوو بێتە نێو یاریگاوە زیاد لە 5 یاریزانی تووشی یعنی پێکانیان هەبووە یعنی ئەمە قورسە بۆ ڕاهێنەرێک کە تۆ لە هەر یاریەک بۆ یاریەک 5 یاریزانت یعنی پێکانی هەبێت یاخود ئامادە نەبێت کە تەنها ئەم ڕاهێنەرێ توانێتی ئەمە موبرینانە چارەسەرکەوە دواتر ڕۆشتنی کۆمەڵێک یاریزان هەم لە سەردەمی ئەم ڕاهێنەردا نەگەوەی کە لەم ساڵدا بۆن منە ڕۆشتنی ڕامۆز یەکێک بوو لە چەکە هەرە سەرێکیەکان یاخود یەکێک بوو لە یاریزانە زۆر باشەکانی ڕیال مەدرید کە توان بڵێم کاپتن و قاعید بوو کاسەمێرۆ کە ئەوە ئیتر ئرتیکاز و ڕۆڵی یاریزانی ژمارە 4 و ئەو ناوەندی یاریگایە کە توانم بڵێم هێزی ڕاستەقینەی ڕیال مەدرید زیاتر لە سەردەمی کاسەمێرۆیە زۆر بار دواتر ڕۆشتنی هێرشبەرە سەرڕمەکەی کەریم بەنزیمە ئەمانە هەموو ئەو دۆخانە بوون کە لایەنی ڕیال مەدرید ڕوویاندا و ڕیال مەدرید لەم تەوقیتەی کە تا ڕادەیە قەرزێکیشی لەسرە بەو کوالیتی کەم و بەهێنانی کەمترین یاریزان توانی بێتی ئەم بەڵانسە ڕاگرێت من پێم وایە بە دەرەجەیەک کارلۆ ئەنچلۆتی ئەمەی کرد. باشە دەستخۆش کاک بڕیار ئەنچلۆتی چی بە ڕیال مەدرید بەخشیەوە ڕیال مەدرید
جارێکی تریش متمانە بەم ڕایەنەرە ئەبەخشێتەوە ئەنچلۆتی چی پێشکەشی ڕیال مەدرید کردووە؟ بەڵێ کاگۆران سەرەتا بەنای خۆی گەورە میرەبان سپاس بۆ تۆ سپاس بۆ کاک ساجد کەم شەو لەگەڵمان بەشدارە. نوێکردنەوەی گرێبەستی کارلۆ ئەنچلۆتی و بابەتەوەی کە ئەم ڕاهێنەرەی ئیتاڵیە چی بە ڕیال مەدرید بەخشێەوە گرێبەستەکەی بۆ نوێ دەکرێتەوە. کارلۆ ئەنچلۆتی ڕاهێنەرێکی پیرە کە لەم چەند ساڵی دواییدا یانەی ڕیال مەدریدی بەگەنجی هێشتوێتەوە. ڕاهێنەرێکی کلاسیکیە کە توانوێتی خۆی لەگەڵ تۆپی پێی هاوچەرخدا تێکەڵ بکات و ببێتە سەر مەشقیش و ڕاهێنەرێکە کە بەهێمنی بنێشتێگە جوێت و بەرامبەرەکانی دەهاڕێ. ڕاهێنەرێکە لە دەرەوەی یاریگا لە ناوەوەی یاریگا ڕێز لە ژووری جلگۆڕینی خۆی دەگرێت و وەکو سەرکردەیەکی زۆر کاریزما مامەڵە دەکات. لە هەمان کاتا ڕێز لە تیپی بەرامبەر ڕێز لە ڕاهێنەری تیپی بەرامبەر دەگرێت، دۆخێک دروست دەکات لە هەر یانێکدا بێت ئەو یانەیە بە گەورە سیر بکرێت، ئەو یانەیە کەمترین فشاری لەسەر بێت و بەو لێهاتوویە بۆ بیرمەندیەکە خۆی هەیەی بەردەوام لە یاریەک بۆ یارێکی دیکە مامەڵەیەکی جیاواز دەکات. ئەبێ ئەوەشمان لەبەر چاوا بێت کە بە تەنیا نییە دایڤیدی کوڕی پینتۆسی ڕاهێنەری توانای جەستەیی کە ئەمانیش گرێبەستەکانیان ڕاستەخۆ بۆ نوێ کراوەتەوە، ئەمانیش بە هەمان شێوە هاوکاری کارلۆ ئەنچلۆتی 64 ساڵن کا گۆرانکە ئەم ڕاهێنەرە کاری زۆر گەورەی بۆیانەی ڕیال مەدرید کردووە. بەڵام دەبێت سەرنج لە یەکشتی دیکە بدەین. گرێبەستی کارلۆ ئەنچلۆتی تا چەندێک نوێ کراوەتەوە تا هاوینی 2026 چ ڕاهێنەرێکی دیکە لەو تەوقیتەدا گرێبەستەکەی کۆتاییەت. چاوی ئەلۆنسۆ لەیانەی بایر لیڤەرکوزن لەو تەوقیتەدا گرێبەستەکەی کۆتایی پێدێت کە چاوی ئەلۆنسۆ یەکێک بۆ لە یاریزانەکانی دەوەرزی ڕابردووی ڕیال مەدرید لە ئیرتیکاز یاری کردووە، لەگەڵ چەندی ڕاهێنەری زۆر گەورە کاری کردووە، یاری کردووە و لە هەمان کاتە لەگەڵ تیمی لاوانی یانەی ڕیال مەدرید ماوەی وەرزێک دەست بەکار بووە، ئەزموونی وەرگرتووە، دواتر چۆتە تیپی دووەمی ڕیال سۆسیداد پاشان بۆ لیڤەرکوزن. ئەمە وەکو پلانێک دەیبینم بۆ یانەی ڕیال مەدرید تا هاوینی 2026 کارلۆ ئەنچلۆتی دەمێنێتەوەێ. ئەمە لە کاتێکە کارلۆ ئەنچلۆتی لەسەر ڕێگایەکی ڕاست بێت، تیپەکە لەسەر ڕێگایەکی ڕاست بێت، تەمەنی ئەم ڕاهێنەرە لە ڕووی تەندروستیەوە ڕێگەی پێ بدات، لەو قەنەعەتەدام یعنی ئەگەر ڕیال مەدرید گرفتی نەبێت لەو کاتەشە دووبارە بیل لە نوێکردنەوەی گرێبەستی کارلۆ ئەنچلۆتی بکەنەوە. لەبەرەوەمان دەزانین قەرار بوو هاوینی داهاتوو کۆتایی وەرزی ئەم ساڵ ئەم ڕاهێنەرە بچێت بۆ ڕاهێنەرایەتی هەڵبژاردە بەرازیل بکات کە ڕێکەوتنێکی زۆریش لە نێوان ئیتیحادی بەرازیلی و ئەم ڕاهێنەردا و بەڵام سەیرەکەی دۆخەکە دەگۆڕێت. لەبەرەوەی ئەم وەرزە ڕیال مەدرید لە کۆی 24 یاری تەنها یەک شکستیەنەوە، چ لە لالیگا چ لە چامپیۆنز لیگ سەرڕای 6 پێکامە بەردەوامی پێشەنگی لالیگای گرتووە لە ململانێکی قورسدا لەگەڵ جیرۆنایە کە هیچ فشارێکی لەسەر نییە، لە چامپیۆنز لیگ یەکەمی کۆمەڵەکەیەتی بۆیە کە بیری لێ دەکەنەوە لەم دۆخەدا هیچ بژاردەیەک لە کارلۆ ئەنچلۆتی باشتر نییە. زۆر زۆر باشەکەەوە تاروتان هاوڕان لەسەرەوەی ئەنچلۆتی گرینگە بۆ ڕیال مەدرید لە ئێستاە، بەڵام هەر حەزم کرد شتێک لەسەر لە تۆپی پێیاسە قەیرانی ڕاهێنەر و هێرشبەری سەرڕۆژێک نایوێت دەستبەردای ڕاهێنەر بالفعل. ئێستا بۆ نەما سەر دۆخێکی خراپایە، چەڵسی لە ڕیزبەندێکی خراپایە، بەڵام لە ئێستاە گۆڕینی بۆ منە ڕاهێنەر هەر ڕاهێنەرێ بێت لەم تەوقیتەیە کە نیوەی وەرزەکە ڕۆشتووە هەر هەڵهەڵە نییە، هەر گۆڕینی هەر ڕاهێنەر بۆ هەرتی پێکە بۆ نەگەتیبەکە هاوشەویتی بێکی داڕوخای وەکو چەڵسیش بکە ئێستا وەزعی خراپە بۆ نەماستەش لە ڕیزبەندەکانە زۆر باش نییە. پێ دوانیە لە ئێستا هەر خراپە ڕاهێنەر سەر تۆپیە مۆ ڕاهێنەران یعنی چەند ڕاهێنەرێکن کە بە پەنجەی دەست دەژمێرێن، یعنی ئەگەر باز بە کۆی گشتی کاری ڕاهێنەرایەتی بکەن لە ئێستا لە ئەوروپایە ئەتوانم بڵێم کارلۆ ئەنچلۆتی سەرتۆپی هەموویانە، یعنی یەکێکە لە باشترین ڕاهێنەرەکان. ئەگەر تۆ واز لە ئەم ڕاهێنەرە نوێ خوازانە بێنی پێ گواردیۆلەوانە پێم وابێ لە نێو بەتەمەنەکانە ئەتوانە بڵێم عاقڵترین و باشترین یانە، بۆیە بەڵێ گرنگ یعنی گرنگە یانەکان پارێزگاری لە ڕاهێنەرێکی وەکو کارلۆ ئەنچلۆتی بکەن. بۆ کاک گۆران ئێستا لە تۆپی پێ یعنی هەموو یانەکان یعنی ئەم دۆخەی کە ئێستا گیانی تێکەوتووە بە ئاڕاستەیە کە تۆ چۆن بتوانیت هاوسەنگی لە نێوان خەرجیەکان و داهاتەکان تا بکەیت، بۆ ئێستا کای وەرزشیش هەربیر لەوە کاتەوە هەوڵەیە بە کەمترین خەرجی باشترین داهاتیە بێت. بۆیە یعنی تۆ گۆڕینی ڕاهێنەرێک بەدەر لەوەی کە تۆ یعنی ئەو بابەتانەی دیکەی لایەنە معنەویەکەی لێ دەرکە کە چی ڕوایە چی ڕوونای ڕاهێنەرێک دوورەخێتەوە، بەڵام تۆ لە لایەن مادیەکەشەوە خەرجی دێتە سەر ئەم ڕاهێنەر کە دەستبەرداری ئەبی تۆ بێ
ئەو بڕە بۆندەی کە لەگەڵتە هەیە ینی بیدەیتێ دواتر کە ڕاهێنەرەگەی هێنی دیسانە بێ گرێبەستێکی نوێ پێشکەش بێت و دیسان ڕپارەیەکی بێتێت تا و ڕاهێنەرە نوێیە ژێت ینی ئەمانەش هەموو ئاڵوگۆڕیەکی تێدا بێت کە بۆیە بۆ تیپەکان هەروە بە ئاسانی یان دەستبەردای ڕاهێنەرەکانیان نابنەوە تا خۆ جەناب نمونێت چەڵسی تێنایە لەگەڵەوە هەموو ئەنجامەشە هێشتا هەر ناوێرێ بڤەیە دەست بەرێ بۆ گۆڕینی ڕاهێنەرەکەی تینگ هەنگ لەگەڵ مانوینایەتدا لە سەرەتای وەرزەوە بە چەند دۆخێکی بەرز و نزما تێپەڕی و ئێستا شەر ناوێرێت گۆڕانکاری بکات بۆ لەبەرەوەی وەکوتم کارێکی ئاسانی ڕاهێنەر زۆر باشە دەستخۆش ئەنشۆتی بەجێ ئەڵەمە چمەسەر کا گۆران کاکساجت لەسەر بابەتە دارایەکە بە باشی قسەی لەسەر کرد ببوورە کە ڕامگوتی هەر لەسەم تەوەرە سەرنجێک ما بۆ حەزم کرد تەواوی کەم کا گۆران گۆڕینی ڕاهێنەر بۆ ڕیال مەدرید ئاسان نییە لەبەرەوەی ئێستا زۆرێک لە ڕاهێنەرەکان پشت بە ستایلی یاریکردنی تیکی تاکا یان کوورە شامیلە دەبەستن بەتایبەتی ئەم ڕاهێنەرە نوێیانەی کە دێن بۆ نمونە باز لە دیزێربی دەکران لە برایتۆن ئەم ڕاهێنەرە کە سەیری دەکەی زیاتر بە ستایلی بەرشەلۆنە یاری دەکەن بەو تیکی تاکا و کوورە شامیلەیە یەک خاڵ هەیە زۆر گرنگە یانەی ڕیال مەدرید بە هەر ستایلە یاری بکە کاتی ناچۆ ئیتاڵی بێت ستایلە ئەڵمانیەکە بێت یان ستایلە ئینگلیزیە کۆنە کلاسیکەکە بێت یاری دەکات کێشەی نیە بەڵام بە ستایلی کوورە شامیلە و تیکی تاکە یاری ناکات ناتوانێت ئەم یانەیە بۆ ستایلە براوە بێت لەبەرەوەی لە بیرمانە کاتێک لۆپتێکی بوو بە ڕاهێنەر ویستی بە تیکی تاکە ئەم یانەیە بنیاد بنێ نەیتوانی دوور خرایەوە بۆیە لە ئێستادا ئەو ستایلی کارلۆ ئەنچلۆتی کە خۆ گونجاندرە لەگەڵ هەموو یانەکان باشترین بژاردەیە بڕیار کەواتە تۆ لەگەڵ مایکە من بڵێم ڕیال مەدرید لە سەردەمی ئەنچلۆتیە خۆش یاری ناکە بەڵام ئەباتەوە دروستە عنی نەک لە سەردەمی کارلۆ ئەنچلۆتی گۆران لە سەردەمی زیدانی شایە لە بەو پێی کە زیدان لە کارلۆ ئەنچلۆتی زۆر نزیک بوو بیرۆکانی زیاتر بەکارهێنا ئەزمووی لە وەرگرتە بوو لە هەردوو سەردەمەکەدا یاریکردنی ڕیال مەدرید چێژبەخش نییە بۆ هاندەرانی تۆپی پێبەگشتی بەڵام چێژبەخشە بۆ هاندەرانی ڕیال مەدرید لەبەر هاندەرانی ڕیال مەدرید حەزیان بۆ شێوازە یاریکردنەیە داخولێکی هێشتا بە ڕیال مەدرید خراپ یاریکە بەڵام لە دەخولێکی کۆتاییدا ڕیال مەدرید بتوانێت سەیطرە بکات و گۆڵی برنەوە تۆمار بکە ئەمە زۆر گرنگە بۆ یەک مانۆی کارلۆ ئەنچلۆتی بۆ سیاسەتە بژاردێکی زۆر باشە ئەم ڕاهێنەرە لە بایرنەوە ڕۆشتە بۆ ناپۆلی بۆ ئیڤرتۆن بەڵام هەستی بە نزمبوونەوەی ئاستی نەکردووە کۆڵی نەداوە بەڵکو ئەمە وەکو شودانێک سێری کردەوە وەکو نوێبوونەوەی سێری کردووە دواتر هاتۆتەوە بۆ ڕیال مەدرید و بە گەورەی نازناوی چامپیۆنز لیگی بردوێتەوە زۆر باشە کارلۆ ئەنچلۆتی بەجێ ئەڵەم ماوەسا سازیت پێشەوەی من بچمە سەر بەشێک لە ڕووداوەکانی 2023 پێم خۆشە هەنی چ شتێک گرنگترین شتە بە لای ساجد کەمالەوە لە ساڵی 2023 لە نێو ڕووداوە وەرشەکانی تۆوە پێەیە وەڵا وەک هەمیشە یعنی بردنێ و نازناوانە لەیان سیتیەوە بۆ من ینی حەدەست و ڕۆداوێک بار چەندە بۆ خۆشی ژمارەیەکی پێوانەیە بووکە یانەیەکی پریمەر لیگ بتوانێت سێ نازناوی ناوخۆیی و دواتریش دوو نازناوی دیکە بخاتە سەر خەرمانی کامەش دیسان دەگەڕێتەوە بۆ دەستکەوتەکانی پیپ گواردیۆلا لەگەڵ تیپەکاندا ئێمە بینیمان لەگەڵ بەرشەلۆنە ئەوە بەلای منەوە گرنگترین حەدەست و ڕووداوی وەرزشی بوو کە ئەو دەستکەوتانە هەروە بە ئاسانی بەدەست نایەن مانچستەر بە دیارە وەکو ئاماژەت پێدا یەکێک بوو لە باشترین تیپەکانی ساڵی 2023 و توانی پرێمەر لیگ کە پڕە لە کێشم هیچ کەمتر نییە لە ڕکابەرەکانی چامپیۆنز لیگانی پرسە بەدەستێنانی بەدەستی بهێنێت دواتر بتوانێت لەگەڵەوەشە چامپیۆنز لیگیش بێتەوە کە خەونی لە پێشینەی هاندەرانی نێو یاریگای ئیتیحاد بێ ینی جامیانەکانی جامی جیانیانەکە کەواتە مانچستەر باشمان بینی لە ساڵی 2023 مانستی بە ئاستی ڕاستەقی نەتوانی ئەو نازناوە بەدەست بێنێ پێ دوایە شایستی و نازناوە بوو هەمووی بەڵێ بێگومان دۆخی سیتی هەڵبەت ئەمە بە پرۆژە هات کاتێککە پیپ گواردیۆلا هات و گرێبەستی لەگەڵ ئەمیانەیە کرد وتی من بۆ سێ وەرز پرۆژەیەکم لە بەردەستا خەمە بەردەم ئەمیانەیە ئەگەر لەمەوەی ئەم سێ وەرزەیە توانیم گۆڕانکاریە بکەم بۆ سیتی ئەوە لە کارەکەم دەمێنمەوە گەر نەشم توانی سیتی بکەمە یەکێک لە تیپە گەورەکان و ڕکابەری لەسەر کەم دەستبەرداری کارەکەمە بەم هەروەکەوەی کە لە ڕابردوودا لەگەڵ ئەڵمانیەکان ئەم شێوازستای لە کارکردنی تاقی کردەوە. پیپ گواردیۆلا هات لە ماوەی ئەو سێ وەرزەدا بەڵێ فعلەن کۆمەڵی گۆڕانکاری کرا چەندە لە سەرەتاوە ستێپ بای ستێپ هاتە ناو
پرۆژەکەەوە زۆر جار بەوە تۆمەتبارەکرا بەوەی کە زۆرترین پارە خەرجەکات و تاوی کە بتوانێت باشترین تیب ئامادە بکات بەڵام یعنی پێم وایە ئەمە پرۆژەیەکی شەرعی هەموو ڕاهێنەرێکە یاخود هەموو کەسێک ئێستا تۆ بتەوێت هەر خودی ئەگەر نمونونەکە زۆر سادە بکەینەوە تەوێ خانوویە بکەیتەوە لە شوێنێکی شاردا یعنی هەوڵ ئەی بە جوانترین دیکۆرات و بە جوانترین نەخشە ڕێگای سەردەمیانە ئەم کارە بکەیت هەڵبەتە بۆ ئەمەش پێویستت بە پارەیەکە بێ شتی جوان پارەی جوانیشی بۆی ئەم پرۆژە جوانی کە لە سیتیا بەرەهەم هات ڕاستە پارەیەکی خەرجکردنی پارەیەکیشی لەگەڵا بوو بەڵام خۆشببختانە بۆ پی گواردیۆلا بۆ سیتی و پارەیە لە بەردەست بوو لەبەرەوەی ناسخرەفی سەرانیانەی سیتی بە هەموو شێوەیەک ئەیانویست یعنی تیپێکی نمونەیان هەبێت کە ڕکابەری لەسەر بکات گواردیۆلا هات هەنگاو لە دوای هەنگاو ئەمەی کرد توانی بەم چەند ساڵێک ئەمە بۆ شەشەم وەرزە لەگەڵ سیتیا کارەکە توانی بیکاتە نەک ئەوەی تیپێکە ڕکابەری بکات ئەسڵەن بیکاتە نەمبەروەنی نێوە تیپانەی کە هەم لە ڕووی ستایلی یاریکردنەوە هەم لە ڕووی بردننی نازناوەکانەوە کە بەڕاستی ئەمە دوو بناغی زۆر سەرەکین بۆ هەموو تیپێک هەم تۆ ڕتمی یاریکردنەکەت جیاواز بێت باشترین بێت واتوانم بڵێم لەگەڵ ڕتمی یاریکردنی سەردەم بگونجێت و تۆپی پێیەکی مۆدرن پێشکەشکەی لەگەڵیشیدا نازناوەکان بهێنیت ئەوە من پێم وایە باشترین شت بوو بۆ سیتی بۆ پێی گواردیۆلا زۆر باشە بڕیارگیان وەکو ئاماژەم بێکاتەوەری دووەممان تایبەتە بە ڕووداوەکانی ساڵی 2023 ئەمەوێ پێش ئەوی پرسیارێکی تایبەت بکەم بڕیار تەها چ ڕووداوێکی وەرشیتەوە پێ لە ساڵی 2023 سەرنجی ڕاکێشە چی لای تۆ گرنگترین بوو یعنی لەنێو ئەو ڕووداوانەی کە لە ئەم ساڵا ڕوویاندا وەکۆی کە ڕووداوێکی دیاریکرا و زۆر سەرنجڕاکێش بوو بێت لەلام ئەوەی کە مانچستەری نازناوەکە بەرێت یعنی پاڵێوراو بووە بەڵام لە یاری کۆتاییدا بەڕاستی من جێی سەرنج بوو ئینتەر میلان وەکو یاریکردن زۆر باڵا دەست بوو بۆ شایستەی برنەوە بوو یعنی ئەمە بەدەگمەن لە یاری گواردیۆلا داشتی وا ڕووی دابێ ینی لە یاریەکەدا خراپ بوو بێت و بردی بێتێوانێ ئەمە تا ڕادێ بۆم سەرنجڕاکێش بوو پێشبینیەوەم نەدەکرد لە کۆتاییدا مانچستەری گۆڵە تۆمار بکات و یاریەکە باتەوە ئەگەر نا بە کۆی گشتی پاڵەوانێتیەکە مانچستەری شایستەی نازناوەکە و بەڵام لە یاری کۆتاییدا بەڕاستی ئینتەر میلان ئاستێکی پێشکەش کرد لە چەندین دەرفەدا نزیک بوو گۆڵ تۆمار بکات تەنانەت گۆڵی یەکسانیش تۆمار بکەنەوانێ ئەمەیان جێگەی سەرنج بوو کە لەو یاریدا براوە نەبوو بەڵام بۆ ساڵی 2023 بەدەل لە ڕووداوەکان دیاردەی پێکانی یاریزانەکان بە تایبەتی ڕیباتی سەلیبی کە بە بەستەرەی ئەژنۆ ناسراوە پێکانە قورسەکەیە کە نزیکەی 6 بۆ 9 مانگ یاریزانەکان لە یاریگاکان دوور دەخاتەوە نەشتەگەری قورسی دەوێت ئەمە دەرئەنجامی بابەتی کۆرۆنایە کە لە ساڵی 2020دا بۆ ماوەیەکی زۆر یاریەکان ڕادەگیرێت دواتر لەو ساڵەدا یۆرۆ لەگەڵ کۆپا ئەمریکا ئەنجام نادرێت دەچێتە ساڵی 2021 و دواتر مۆندیال بەوەی کە لە وڵاتی قەتەر وڵاتێکی گەرمایە دەچێتە وەرزی زستان و کۆتایی پاییزەوە وا دەکات خشتەی یاریەکان لەو دوو ساڵەدا زۆر چڕ و پڕ بن مادووبوونێکی زۆر بۆ یاریزانەکانی ئەوروپا بە تایبەتی دروست بکات ئێستا دەرەنجامەکەی دەبینین کە لەم ساڵدا نزیک بە 40 بۆ 45 پێکانی قورس لەسەر ئاستی جیان تۆمار کراوە و زۆرە لایەنەکان بەدەست پێکانەوە دەناڵێنن باچونە سەر پرێمە لیگ کاکی بڕیار هەر ئیزافەیە بۆ قسەکانیشت هەتا زیادکردنی خولەکەکان من لە ستودیۆ دیکە باسم لێەوە کردووە زیادکردنی خولەکەکانی یاریش ئەوە یەکێکە لە هۆکارانێک نابژیان لە کۆتاییە پێداتەوانێت جاران لە پێش ئەم یاسانوێیە دەمابینی 3-4-5 خولەک بوو بەڵام ئێستا ینی حەو خولەک تەبیعیە ئاساییە دەچێتە 9 خولەک و 11 خولەکیش دەبینین ئەمە هێندەی دیکە یاریزانی ماندوو کردووە سێری پرێمەلی بکەین یانەیەکی وەکو چێلسی کە پرۆژەیەکی نوێی پێەیە بەردەوام نزیکەی 7 بۆ 10 یاریزانی پێکانی هەیە تۆ لێرەدا کاتێک ڕخنە لە پۆچەتینۆ دەگریت یان لە سەرۆکی یانەکە دەگریت دەبێ حەقیۆشی پێ بدەیت کۆمەڵی یاریزانەی بۆی پێکانەوە نوکوکو یاری نەکردو تاکو ئەم هەفتەیە کە بەشداری کردووە بۆیە کۆمەڵی یاریزان هێنراون بە پارەیەکی زۆر بەڵام بۆی پێکانەوە ناتوانیوە توانەکانی خۆیان دەربخەن توتنهام سەرەتای وەرز بۆ ئاستە باشەوە دەرکەوت لەگەڵ ڕاهێنەرێکی نوێ کە بە دنیای تۆپی ئەوروپێ
ئەوروپا تازە بوو بەڵام ئاستێکی زۆر بەرز پێشەنگی پرێمەلی گرتە بوو دوای پێکانەکانی دووبەرگیری کارەکەی و ناوەند و هێرشبەرەکان بینیمان ئێستا پاشەکشێکی زۆری کردو لە دیاری ڕابردوودا 20 گۆڵی لەسەر تۆمار کراوە بۆ یانێکی وەکو مانچستەر یونایتد وەرزی ڕابردوو تینهاگ توانی بە ئاستێکی بەرزەوە یانەکە بنیاد بنێتەوە بەڵام ئەم وەرزە ڕاستە یانەکە گرفتی هەیە تینهاگیش تا ڕادەیەک تووشی ئاڵۆزی وە لە پلانەکانیە سیر دەکەی پێکانەکانی ڕێگە پێنادەن یانێکی وەکو نیوکاسڵ وەرزی ڕابردوو بەڵام کاک بڕیار وەڵی پێکانیش یان نابێ بکرێتە بیان و بۆ ئەو مشکستە من پێشتروتم لە هەر یاریێکدا نزیکەی 6 بۆ 7 یاریزانی بۆی پێکانەوە ئامادە نەبوون بەڵام لەگەڵشدا سێرەکەی دامی کارەکەی بۆ پەڕی باشەوە پێگومان ینی ئەوەی بەڵێ بۆ بەشێک لە یانەکان احتیادیە بڵین پێکان نابێتە بیان و بەڵام تۆ بەرامبەر دنیای گیانە دۆڕاوی تر ئەمە بەڕاستی بیان و نییە منیش هاوڕاتم من ناڵێم پێکانەوە کارە ئەڵێم کاتێک تۆ ڕخنە لەم یانانە دەگریت یان لە ڕانەکە دەگریت هەمیشە ئەوەشە لە بیرە ئاین کۆمەڵی پێکانی هەیە ئاین ناتوانانی بێ ویژدانی کەی بەرامبەری بۆ ناتوان هەڵسەنگانێکی جدی بکەی بۆ ئەم تیپانە بۆ بەڵام کاتێک توێتە سەیانێکی وەکو ئەیسی میلان کە ئەم وەرزە نزیکەی 30 بۆ 32 پێکان دووبارە بۆتەوەین لە هێنەوە یانەکەدا یازانێ دووجا سێجا تووشی پێکان بووە لێرەدا ڕایانەری توانێت جەستەیش لەم یانانەدا بەرپرسن لەوەی بۆچی ئەم پێکانانە دووبارە بنەوانێ لە مێژوودا یانی چەند جار ئێمە ڕوویاوە یانەیە کە بم دۆخەکەدا تێپەڕیوە ڕایانەری توانێت جەستەیەکەی گۆڕیوە یانەکە بەرەو باشتر ڕۆشتە بۆیە پێکانەکان لەم ساڵدا دیاردەیەکی زۆر بوون سەرنجێکی زۆریان لەسەرا بەراورد بە ڕابردوو لە هەڵکشانان ئەمەش وەی کوتم دەیگەڕێمە بۆ مۆندیال و بە تایبەتی تریش بابەتی کۆرۆنا لە ساڵی 2020 زۆر باشە لە پلەی دوێمش داگرێ بەستی سعودیەکانەوە شۆکێنەر بوو لەم ساڵدا یانی هەڵبەتە من هەر جەنابتان یانی پەیوەندیدا پێوەکرم کە لەسەر ئەم تەوەرەیە قساکەن هەڵبەتە ئێمەش هەموومان سێرچوو بە دوواداچوونی خۆمانەکەین و کۆمەڵێک زانیاری داتا ئامادەکەینەوە البته من ئەمڕۆ راپۆرتێکم سیر لێوە کرد کە دا ئەبرەزە ئەحداث ڕاضیە ینی دە کاریگەرترین ئەو ڕووداوەرشانەی کە لە 2023 ڕوویان ناوە ئەمەش ڕای شخصی خۆم بوو ئەوەیمان ئەمە ڕای شخصی خۆم بووتم ئەمەی مانسیتی ئەگەرنا لەو راپۆرتەدا دووهەم گرنگترین ئەحداث و ڕووداوی وەرزشی لە 2023دا بەڕاستی کۆچی و 38 یاریزانە ئەتوانم بڵێم کاریگەریانەی کە لە کەشوهەوای ئەوروپاوە کۆچیان کرد بۆ کەشوهەوای سعودی و لەگەڵ سعودیەکان ئەمساڵ یاریان کرد کە تۆ کەم نییە لە یعنی لە وەرزێکدا نزیکەی 37 بۆ 38 یاریزان کە ئەتوانم بڵێم زیاد لە 15یان یاریزانی زۆر زۆر گرنگ و کاریگەر بوون کە لە وەرزی ڕابردووتردا ئەتوانم بڵێم ئەوانە ڕکابەری چامپیۆنز لیگیان کردو ڕکابەری پریمەر لیگیان کردو ڕکابەری لالیگا و بۆند کاڵچۆ ئەمانەیان کردووە هاتوونە سەر لە کەشوهەوای سعودیە و لەو لاشەوە بەڕێز ڕۆناڵدۆ گۆڵانەی کردو هەرڵێ خولی سعودیش هیچ نییە بۆی ئەمە یەکێکە لە کاری حەڤاریشە فێرمین هۆ لە خولی سعودی گۆڵی تۆمار نەکردووە ئاسانە ئەڵێ ئاسانە بەڵام ئەوە هەر ڕۆناڵدۆیە نەبێ بەخسەکە جەناوت کە لەگەڵ ڕێز خۆشوێستیم بۆ هەوادارانی ڕۆناڵدۆ یاخود نەیارانی ڕۆناڵدۆ هەر بۆ قسەیەکی خۆشی ئەوواڵێم ئەوەش یەکێک بوو لە ڕووداوە زۆر زۆر شۆگەنەرەکان کە ئەتوانم بڵێم ئەمە هەتا هەنگاوی یەکەمە کا گۆران بۆ ئایندە کە خولی سعودیش بەڕاستی یعنی ئەیەوێت پەرە بە خولەکەی بات و کۆمەڵێک بەڵێ یعنی هەنگاوی دواتریشی بە دوواداتێت هەتا تەنانەت یعنی زیادکردنی یانەکان و کۆمەڵێک داڕشتنەوەی جارێکی دیکە فۆرمی پاڵەوانیەتەکان و ڕکابەریەتەکان سعودیەکانیش خۆیان پەنایەوە بۆی کە ئەوانش کورسی بەدەست بێن و خۆیان بەهاونە ناو ڕکابەریە گەورەکانی جیانەوە لە سەرۆموشیانەوە یعنی چاویان لەوەیە کە لە کۆمەڵێک پاڵەوانێتی ئەوروپیەکانە بەشدار بن یاخود هەر هیچ نەبێت خولێکی هاوشێوەی ئەمەی سۆپەر لیگەکەی بەڕێز مستەر پێرێز کە ئەوێت بە جۆرێک لە جۆرەکان ئەم خولە جارێک کەس لەگەڵ یان نییە ئەوانش خۆیان ماداوە بۆی کە لە پاڵەوانی تێکدا بەشدار بن بۆیە من پێم وایە خولی سعودیش و ئەو گۆڕانکاریە کە لە خولی سعودی کراوە کۆچی ئەو ئەستێرانەی تۆپی پێ بۆ خولی سعودی ئەوەش خۆی بۆ خۆی حەدەسێک و ڕووداوێکی وەرزشی بوو زۆر باشە دێمەلات کۆمەڵە کۆمێدا هاتووە گەر کۆمەڵە کۆمنتەکە لەسەر تەوەرەکەی ئێمە کاک بڕیار وەڵای بەشێکی بەڵێ زۆر باشە دوایی خەمنە بێ فریاکە و هەندێکیان باسەکەین زۆر باش حەزت کرد باسییانەی برایتن کەی لەژێر سەرپەرشتی دیزێربی لە ساڵی 2023 کاک بڕیار یەکێک لە تیپە جوانەکانی ساڵی 2023 بەڵام ئەم وەرزە ئەنجامەکانی تا ڕادەیەک هەڵکشان و داکشانەکە
ئەتەوێت چی ئێستا دیزێربی و برایتۆن بڵێ؟ دیزێربی کاگۆران کاتێک دێتە برایتۆن بۆ شوێنی گران پۆتەر دێ. گران پۆتەر لە برایتۆن کاری زۆر باشی کردبوو، ڕاهێنەرەکەی باشڕێ، تیپەکەی باشڕێ خستە بوو، بۆیە کاتێک دیزێربی دێت ئەرکی قورسە. ڕاهێنەرێک من لە ساسۆلۆ زۆر لە یارەکانی ڕەنگە بینی بێت کە لەگەڵ یانە گەورەکاندا بوو بێت، بۆ نوێ لەگەڵ ئەیسی میلان، ئینتەر میلان، ناپۆلی. ڕۆما یوڤنتۆس یاری کردبێت یاری ساسۆلۆ بینێ لە سەردەمی دیزێربیدا. ڕاهێنەرێکی سەردەمیانە بوو، گەنج بووە، دواتر ڕووی کردۆتە شاختار. کە دێتە پرێمەر لیگ بەڕاستی ئەزمونێکی قورسە، بەتایبەت لە نێو خولێکا کە بۆ کڕینی یاریزانێکی ئاسایی 6 بۆ 7 میلیۆن خەرج دەکرێت. ئەمیش دێتە نێو ململانێ قورسەوانێت، تیپێکیش کە خۆی گرتووە لە نێو خولەکەدا و ڕاهێنەرەکەشی تازە ڕۆشتووە، بەڵام بە بیرۆکەی جیاوازەوانێ بە ستایلی یاریکردنی جیاوازەوە دێت لە پرێمەر لیگا. گواردیۆلا ناچار دەکات بڵێ دیزێربی لەگەڵ برایتۆن باشترین بنیادی هەجمە دەنێن لە هێڵی بەرگریدا، کە ئەوە بوو ئەو لەکوێ فشار بکرای بوو، لە باڵی ڕاستەوە فشاریان کردایە، ئەوان یاریزانێک دەهاو لە باڵی ڕاستەوە فشارەکەی دەشکان، لە ناوەندی یاریگاوە فشار بکرایە، یاریزانێک دەهات دیبرایتۆن لە ناوەندی یاریگاوە تۆپی وەردەگرت. ئەمە دواتر کە لێکۆڵین لەسەرکرا دەگەڕێتەوەی کە کاتێکی بەرامبەر لە هەمان شوێنەوە فشارەکەی دەشکێت بە ئاسایی ناتوانێت خۆی ڕێک بخاتەوە فشارێکی دیکە بنیاد بنێتەوە. بۆ ئێمە بیرۆکەیەکی جیاواز بوو و دیزێربی توانی شتێکی جیاواز بە تۆی پێ ببەخشێت، وەکو ڕاهێنەرێکی تا ڕادەیەک گەورە دەربکەوێت لەگەڵ یانەیەکی مامناوەندا. هەنگاوی داهاتووی دیزێربی ئەوەیە کە لەگەڵ یانەیەکە بیبینینەوە کە ئامانجی برنەوەی نازناو بێ، فشاری لەسەر بێت و ژووری جلگۆڕینی یاریزانی گەورەی تێدا بێت، لەبەرەوەی چ دیزێربی چ چابی ئەلۆنسۆ یەکسەر سەرنجیان لەسەرە. لەبەرەوەی دەگەڕێمە بۆ قسەی کاک ساجد کەوتی لە چەند ساڵی دوایدا قەیرانی ڕاهێنەری نوێ و سەرڕمی باش ینی بە فعلی بەیانەکانەوە دیارە، بە ئەوروپاوە دیارە. زۆرێک لە یانەکان کاتێک ڕاهێنەر دوور ناخەنەوە، یعنی بژاردەیەکی باشتری نییە تاکو بێم ڕاهێنەرە دوور بخاتەوە، بژاردەکە بێ باشتر بێ اینجاتەوە ئەم قەرارەی. بۆیە بەڵێ کاتێک تۆ دەبینی ڕاهێنەرێک لە یانێک تازە و دەرەکەوێت و زۆر باشە، ڕاستەخۆ سەرنجی لەسەرە دەیبەستنەوە بەیانەکانی دیکەوە. بۆ ئەوەی کە من لە 2023 سەرنجی ڕاکێشام کارەکانی دیزێربی بوو لەگەڵ یانەی برایتۆن. زۆر باشە، زۆر باشە بە هیچ ئەلۆنسۆ. کاک لە کۆمنتێک دەستپێکم ڕاستەخۆش مەسەر باڵۆن دۆر باش کاکە زانیار ئەڵێ مێسی باشترین یاریزانی ژیانە جواب بنەوە، یعنی هەر ئەی بەستمەوە بە باڵۆن دۆڕەوە کاک سازی تا ڕەنگە بۆ ئەندرانی مێسی کەمێک ناخۆشە، بەڵام مێسی ئەگەر مۆندیالی بەدەست نهێنایە بێگومان باڵۆن دۆڕی نەدەبرد. لە چەند ساڵی ڕابردووش بینیمان بەشێک لە یاریزانان بە لێهاتوویی مۆندیالیان برد و لە نازناوی تۆپی ئاڵتۆنی بێبەش بوون. زۆر بە بوێرانە پێم بڵێ مێسی شایستی تۆپی ئاڵتۆنی بوو. دوایین باڵۆن دۆر بەبەستە دوایین باڵۆن تۆسەوتت میسی ئەگەر باڵۆن دۆر مۆندیال نەبردا باڵۆن دۆری نابڕ، خۆ میسی لە ڕابردووشدا مۆندیالی نەبردووە باڵۆن دۆریشی بردووە. ئەمە سەرنج بوو ئەوەی کە یاریزانی تەنها هەیە مۆندیالی بر بە ئاستێکی بەرز، بەڵام باڵۆن دۆری نەبرد. وڵای من ئەگەر ڕێگەم بێ یعنی بەگشتی دیسان جارێکی دیکە ئەم هاوکێشی میسی و ڕۆناڵدۆیە، یعنی لە هەر شوێنێکە تۆ بتێوێ باسی میسی بکەی ئەبێت دیسان کەیسی ڕۆناڵدۆش بهێنیتەوە، کاتێکە باسی ڕۆناڵدۆەکەی بێ کەیسی میسیش بهێنیتەوە، ئەم شتانە هەمووی تێکەڵکەیتەوە دوای کۆکۆڵشتێکی جوانی لێ بهێنیتە دەرەوە. ئەم بابەتی باڵۆن دۆر و زەبێست و ئەمانە من هەمیشە ئەم قسەیەم کردووە، یعنی بەڕاستی یا ئەبێ تۆ خەڵاتێکی تاکە کەسی دابنێی بڵێ ئەم خەڵاتە من ئەبەخشمە ئەو یاریزانەی کە لە ڕووی توانای تاکە کەسیەوە بۆ خۆی نەمبەروەنە، خەڵاتێکی ئێمێ خەڵاتێکیش ئەیەم بۆ یاریزانە تاکە کەسەی کە ئەتوانێ لە ڕووی توانای تاکە کەسیەوە خزمەت بەیانەکەی خزمەت بە هەڵبژاردەکەی بکات. ئەمە ڕوونم بابەتە وەکو خەڵات وەکو توانای تاکە کەسی بەڕاستی لەم 20 ساڵی ڕابردووە کە من سەیری تۆپی پێم کردووە، یعنی هێندەی لیۆنێل میسی و هێندەی کریستیانۆ ڕۆناڵدۆ هیچ یاریزانێکی دیکەم نەبینیوە لە ڕووی توانای تاکە کەسیەوە باش بوو بێتن و هەمیشەش یعنی هەر خەڵاتێک کە
یعنی تاکە کەسی بواە لە 15 ساڵی ڕابردووە ئەوایە بدرایە بەم دوانە ئەمە بابەتێکە بەڵام ئەوەی کە گۆمەکەی شڵقانەوە ئەم بابەتەی یعنی کردو بە دوو بەشی جیاوازەوە دوو پارچەکە ئەم دوو پارچەیە لە هیچ شوێنێکە یەک ناگرنەوە بەخشینی بابەتێکی بەخشینی خەڵاتێکی گشتیە بە کەسێک کە پێوەرەکان ساڵ بۆ ساڵ گۆڕاون ئەمە یعنی شتەکەی تێکەڵ کردووە بۆ نمونە وەرزی ڕابردوو باڵۆندۆری ئەم ساڵ درراوە بە لیۆنێل میسی بەوەی کە مۆندیالی بردووە بەڵام لەم لاوە ئەمە تۆ ئەم خەڵاتە ئەی وەکووتم ئەی بە شخصیەی بەڵام بە چ پێوەرەگەیتێ بەوەی کە زۆرترین نازنا و زۆرترین دەستکەوت و زۆرترین لایەن ئیجابی هەبوو بێت هەم بۆ تیپەکەی هەم بۆ هەڵبژاردەکەی لە هەنێ بەشە یاریزانمان هەیە لە ڕووی توانای تاکە کەسیەوە توانیوێتی هەم باش بێت هەمیش خەڵات و نازنا و دەستەبەرکە بۆ تیپەکەی و بۆ یانەکەی بێ بۆ نمونە هالاند بۆ نمونە دیپڕۆین بۆ نمونە ئەمانە کە لەگەڵ سیتی بوو نەم یاریزانان بەڵام لەو لاوە سێرەکەی مێنپا پێمان هەیە میسیمان هەیە یعنی تەناقوزەکە لێرە دروستە بێ خەڵاتەکە داوە بە کەسێک لە ڕووی توانای تاکە کەسی و نەمبەروانە پیرۆزی بێ و شایستەیە بەڵام لەم لاوە تۆ پێوەرت داناوە بۆ ئەوەی کە و خەڵاتە بەخشی پێوەرەکە چییە بردنی نازناوەکانە ئێبردنی نازناوەکان یاریزان هەیە لە پێش میسیەوە کە نازناوی زۆرتر و گەورەتری بردبێ بۆی ئەم حاڵەتی دروست کردووە من وەکوش باوەڵامەکە دبمەوە وەکو توانای تاکە کەسی بەڵێ لیۆنێل میسی یەکێکە لە باشەکانی مێژوو دووبارە نابێتەوە وازەح نییە مسی شایستی باڵندۆر بوو بە پێ پێوەرە گشتیەکان نەخێر دەستخۆش زۆر باشە کاک بڕیار حەزەکەی لەسەر بابەتە قسە بکەی نەوەڵا کا گۆران من لەسەر خڵای تاکەسی زۆر باش دەستخۆش ئەزانم تۆ حەزەوەتە نییە لەکوێچێ لە کۆمنتەکانی ترڵێ باسی بەشێک لە یانەکانی ترن کە ئەم ساڵە 2023 وەزعیان زۆر باشەوە لە ژێر سەرپەرشتی ڕایەنەرەکانیان بۆ نمونە ئەستۆن ڤیلا بۆ نمونە لیڤەرکوزنەکەی ئەلۆنسۆ بۆ نمونە بۆڵۆنیاکەی تیاگۆ مۆتە ئەمانە چیان پەلتۆ پێ بەخشیوە لە ساڵی 2023 ئەگە سەرنج بێی هیچ کام لەو سیانەیە ڕایەنەرێکی خراپیان یعنی پێشتر باسم لە چابی ئەلۆنسۆ کرد کە ئێستا بە ستایلێکی زۆر باش لەگەڵ با لیڤەرکوزن لە خولی ئەڵمانی ململانێ دەکات ئۆنای ئیمری لەگەڵ ئەستۆن ڤیلا هەستێکی بەرز و ململانەیەکی زۆر باشی هەیە لە پرێمەر لیگ بۆڵۆنیاش بە ڕایەنەتی تیاگۆ مۆتا سوودی لە پاشە کشەی یانەکانی ڕۆما و ئەتڵەنتا و ناپۆلی وەرگرتووە و لە چواپلەکەی پێشەوەی ڕیزبەندیە لە ئێستادا بەڵام ئەوەی بۆ 2023 بە تایبەتی قسەیەکی زیاتری لەسەر بکرێ یانەی ناپۆلی بوو کا گۆران کە لە دوای 33 ساڵ توانی نازداوی خولی تاڵی بەرێتەوانێ بە چەشنێک کە شایستە بوو ینی کە سەیتەرێ بەسەر خولەکە کرده بوو یاریێکی چێژبەخشیە بوو لە چامپیۆنز لیگی ژاستێکی بەرزی پێشکەشە کرد بەڵام وەک هەمیشە یعنی ئیتاڵیەکان بۆ پێی کە پرۆژەی درێژخایانیان نییە پرۆژەکانیان کورتە ماوە کورتە بۆی ڕانەرێکی وەکو سپالێتی متمانەی بۆ نەبوو بمێنێتەوە دواتە دوور بخرێتەوانێ بۆ چەند وەرزێکی دیکە لەبەرەوەی دەزانێت یعنی وەکو ناپۆلی ناتوانێت هەموو وەرزێک 120 میلیۆنی بۆ خەرج بکات کەمە لە چاویانێکە و پرێمەر لیگ شتێکی زۆر ئاساییە 120 میلیۆن شتێکی طبیعیە بەڵام ئەو ناتوانێوەشی بۆ بکات وە مەترسیەوەژە بوو کایزانەکان دەڕۆنەوە بوو کین جایمین یەکێک بوو لە بەرگریکارە هەرە باشەکان ڕووی کردە بایرن میونخ گومانی ژێلەوەی کە کڤارا ئەوە نامێنێتەوانێت چ خۆی چ باوکی چ بریکارەکەی بەیانی تاوارێت لێدوانە دەڵێن لە مناڵی و خەونی بە ڕیال مەدریدەوە بینیوە دەکات هەم یاریزانێت لە چەند وەرزی داوتواگەر بۆ ئاستە لە ئاستی ڕیال مەدریددا بێت ڕیال مەدرید دەیگوازێتەوە ئاوسێمێنیش هەموو یانەکانی پرێمەر لیگ خۆیان بۆ مەڵازداوە دەیانێت بیگوازنەوە بۆیە سپالێتی متمانەی بۆ پرۆژێ نەبوو کە زۆر مێنێتەوە بۆی ویستی ئەو دەستکەوتە گەورەی کە بۆ ناپۆلیە ناوە بۆی جارێکی دیکە کە گەڕایەوە ئەو شارە خۆمان دەزانین ناپۆلی لە ڕووی هاندەرەوە لە ڕووی شعبێتەوە لە ڕووی کۆمەڵایەتیوانێ تایبەتمەندێکی زۆر جیاوازی هەیە ئەو پێشوازیە گەرمەی لێ بکرێت بۆ هەمیشە لە نێو کوچە کۆڵانەکانی ناپۆلیدا بە گەورەی مێنێتەوانێ و هەواڵی دوورخستنەوەی نەبێت هاو خۆی دەستی کار کێشایەوە لە دوای سپالێتی بەڕاستی ناپۆلی پاشەکشەی زۆری کرد لەبەرەوەی ستایل یاریکردنی گۆڕا شێوازەکە گۆڕا ئەو ستایلە هێرشبەریەی کە وەرزی ڕابردوو یاریان پێدەکرد بە فشاری بەرز بە بەرگریکردن لە نیوە یاریگای خۆیانەوانێ بە شێوەیەکی زۆر بێنە پێشەوە ئەمانە نەمات ئێستا یانەکە پاشەکشەی کردووە ئاستی وەک دەبینیت لە بەرەو دواوە دێتوانێ و لە نوێترین هەواڵیشا کەمێک پێش ئێستا
دووبارە یەکسان بووە هیچ بە هیچ لیاریگا هاتوۆتە دەرەوانێ بەرامبەر یانێکی وەکو مۆنزا کە لە خوڵی تاڵیدا لە بەختی بەشلۆنە لە بەختی یانەی بەشلۆنە زۆر باشە. وڵی ئەزیزان من ڕاستە تا ئێستا بەشێ لە کۆمنتەکان باز دەواکەن بۆ بازایانی جیرۆنە ناکەی وڵی جیرۆنە تا ئەم کاتە تیپێکی زۆر باشە یعنی بەس ڕیاڵمەی توانێتی شکستی پێبێنێ بەڵام من تەسەور ناکەم یعنی ئەسپی ڕەش بێ لە لیگا من تەسەور ناکەم نەفەسی درێژ بێت تا کۆتایی مۆسیم ئەمە بۆچوونی خۆمە ڕاستە تاسێنایەتی دەستکەوتێکی گەورەیە دەستکەوتێکی گەورەیە جیرۆنە تا ئێستا ئاستێکی بەرزی پێشش کردەوە بەڵام ماوەسا ساز من باوەڕ ناکەم نەفەسی درێژ بێ نازانم ئەزانی چی تۆ هەڵکشان بەرەو لووتکە قسەیەکە و جارەڵێنەوە هەڵکشان بەرەو لووتکە ئاسانە مانەوە لە لووتکەیە گرنگە یعنی زەحمەتیەکە لەوایە ئێمە لە ڕابردوودا چەندین تیپمان هەبووە هاتوون بە فترێک هەڵکشاون ئاستیان بەرەوسەرەوە ڕۆشتووە دواتر چیان لێ هاتوو ئێمە لیستەر سیتیەکەی وەرزی ساڵانی ڕابردوومان 2016 کە توانی لەناو ئەو هەموو گەورانەیە نازناو بەرێت ئێستا لیستەر سیتی لەکوایە وایە ئەمەش جیاواز بوو بەڵێ ڕاکە لیستەر سیتی منۆ کات زۆرنی یارەکانم بینیوە ڕاستە خۆی زۆر بەهێز بوو بەڵام پاشەکشەی یانەکانی دیکەش بە خولی پرێمەلیگۆ دیار بوو ینی بەڵام ێستا تۆ سەیەکە ڕیامەدی پاشەکشەی نەکردووە بۆ ئێمە قورسە بۆ جیرۆنا کە تۆ من بلانەی ڕیامەدی بکەی لە لالیگادا بەڕایەتی کارۆچ جا من مەبەستەکەم لێرە ئەوەیە کاک بڕیار یعنی تۆ ئەم تیپانە شاڵکەمان هەبوو بروسیا دۆرتمۆندمان هەیە ئێستا لیڤەرکوزنمان هەیە ئێستا جیرۆنامان هەیە سۆسیدادمان هەیە کۆمەڵێک یانەمان هەیە بە فترەیەکی کەم دێن ئاستیان یعنی هەڵەکشێت بەڵام هۆکاری ئەوەی کە ناتوان بمێنەوە زانی هۆکارە سەرکێکە چییە ئەم گیانی سەرمایەیە واتە ئەم تیپە گەورەکان دێن بە هێزی پارەکانیان باشترین یاریزانەکان لەم تیپانە ئەهێنە دەرەوە کەمانە هەوێنی ئەو بەرەو پێشچوونن ئەو تەتەورن کە لایەنەکەیان ڕوویاوە ئێستا لە تازەترین هەواڵدا یانی باشلۆنەوێت کاپتنی یانەکەی یاخواتە تۆ دڵی تیپەکە ێنیتە دەرەوە تۆ تیپێکە دڵەکە وێنە هەیە دەرەوە کەواتە مەبەستم چییە؟ یعنی لە ڕابردوو دایم ئەم تیپانەمان هەبوو کاتە کاتێکە لیستەر سیتی پاڵەوان بوو دوا بۆ وەرزی دواتر چیان لێ نەکرد مەحرەزیان لێ بردن نیگۆڵا کانتیان لێ بردن گیان درنگواتەر یامر واتە هەمویان ئەبن پەرتەوازیانەکەن ئێستا لیڤەرکوزن جواترین تیپی ئەم ساڵ 2023 لە ئێستادا یعنی بۆ ناڤاس واتزەر کێ پاتریسچیک پالاسیۆس ئەمانە کۆمەڵی یاریزانن کە کەرەستەی سەرێکی ئەم تیپەن ئێستا یانە گەورەکان چاویان لەسەرەتی لە گواستنەوەی زستانەش نەبێت لە گواستنەوەی هاوینە ئەمانە بەرن ئێتۆ لە تیپێکی تازە گەشە سندوەکو نەمامێک تازە گەشاکە یەک دوو لە قوپۆی لێکەرەوە ئەو نەمامە لە ناوە چێت دواتە هیچ بەروبوومێکی نابێت ئەم تیپانش کە دێن ئاوا گەشاکەن ئەگەر بتوانن پارێزگاری لە یاریزانەکانیان بکەن و پارێزگاری لەو دۆخە بکەن کە بۆتە هۆکار بۆی کە هەڵکشێن من پێم وایە ینی ئەمێنەوە بەڵام من پێم وانە ئێستا تیپێکی وەکو جیرۆنا تا ئاخیر بەم نەفەسە بمێنێتەوە بۆ لەبەرەوەی هەم قووەی ئەم تیپە گەورانەیان پێنیەوە هەمیش لە ڕووی هێزی پارەوە تیپەکانی کە لاوازیان دەستخۆش بڕیاژیان کاتمان بەرەو کۆتاییەتی ئەمەوێ گەر سەرنجێکم لەبیر چوو بێ شتێکی گرنگ لەبیر چوو بێ لە ساڵی 2020 بیرم خەیتەوە بینی بیرانی خەیتەوە فەرموو وەڵامێکی لەو کۆمنتانە باسی لەوە کرد و ڕیامەدید بۆ گواستنەوەی زستانە پێویستی بەرگری کار دەبێت چەنە پێنی بە ساڵ 2020 بەس حەزم کرد جوای بمانێ باش ئەوەی کە زانیارەکان هەیە لە نێو میدیاکانی ئیسپانیادا لەم چەند ڕۆژەدا کە کۆبوونەوە لەگە کالۆچۆتی کراوە بۆ نێوکردنەوەی گرێبەستەکەی بە ڕۆن و ڕاشکاوی بە کاتژێڕیانەکەی تۆ بەڵێ لە مێرکاتۆی زستانەدا پێویستیان بە بەرگری کارێک دەبێت ئەوەی کە جیاوازەکە دروست دەکات نێوان کارژێڕی و ڕاهێنەردا ڕاهێنەر زۆر گرنگی بۆ نادا گرێبەستەکە وردەکارێکی چۆنم یاریزانەکەی بۆ تایبەتمەندیە داگەڕی ریال مەدرید سوورە لەسەرەوەی یاریزانێک بێت کە کولفەی کەم بێت و بە خواستن بێت و مەرجی کڕینەوەی زۆر لەسەر نەبێت بۆی لە کۆتایی وەرزە حسابیەوەی کردووە کە میلیتاو دەگەڕێتەوە لە بادەگەڕێتەوانێ ناچار نەبن پارەیەکی زۆر بۆ بەرگریکردن خەرجکەن لەبەرەوەی ئەوان هەمیشە سەرنجیانەوەی لە ڕووی هێرشبەریەوە بە تایبەتی کە میپاپێ بگوازنەوانێ و تەناویستم جوابی و سەرنجە بەمە و پرسیار بمانێ و سپاس بۆ سپاس بۆ ماوە ساجد ئەگەر شتێکم دەبیت بێ ساڵی 2000
23 بە شلۆنە نازناوی خۆلی ئیسپانی برد جارێک لەژێ سەرپەرشتیاوی بەڵام ئاستی تیپەکە وەکو پێویست نیە لە خراپی ڕیال مەدریدا بوو ئەو نازناوی بردەگەرنا توانای خۆی نەبوو بەڵێ وەکو تیپ یعنی بەرشەلۆنە ئەتوانە بڵێم لە 2 وەرزی ڕابردووان ساڵیشی لەسەر بێت تیپێک نییە کە بە پێوە دانگا بڵێن ئەوەی تۆپی پێکە هەڵی سنگێنی بڵێ تیپێکی باش و هاوسەنگە تیپی بەرشلۆنە تیپێکی خراپە چکە ئەم تیپە بە قەیرانێکی خراپی داراییات تێپەڕێت لۆمە ناکرێت لەسەرەوەی کە تا ئێستا نەیتوانیەوە هاوشێوەی ڕیال مەدرید و هاوشێتی بە گەورەکانی دیکە بێتەوە سەر سەکۆی نازناوەکان بەڵام بردننی ئەم نازناوانە ناوە بۆم تیپە گەورانە گرنگە بۆ ئەوەی لە نێو هاوکێشەکەدا بمێنەوە دانەبڕێن بەڵام ئەم وەرزەش دۆخیێتوانە بڵێم لە پار خراپتر ئەگەر بێت و لەم گواستنەوەی زستانەیە و لە فترەی دووەمی ڕکابەریەکانە چاوی فریای خۆی نەکەوێت بەرشلۆنە خراپەکەوێت. ساسی کەمال خۆشحاڵم بە قسەکە سپاس بۆی کە بینیمیت ئەمڕۆ لە بەرنامەی گفتوگوی لەبێرگای سپاس بۆ هاوکاری خۆشەویستم بڕیار تا سپاس بۆ هاوکارانم هەفتەی داهاتوو خۆی گەورەتەمەند بادینەوە خزمەت خواتان لەگەڵ.